Rahmetli Menderes'in yeter söz milletindir. سەرەڕای ئامادەکاریە ناوخۆیی و دەرەکیەکان بۆ دژایەتی سەرۆکی تورکیا و پارتەکەی لە خولی یەکەمی هەڵبژاردندا پارتەکەی سەرکەوتنی گەورەی پەرلەمانی تۆمار کردو. لە خولی دووەمی هەڵبژاردننی سەرۆکایەتیشدا ئەردۆغان و لایەنگرانی بە وتنەوەی دروشمی بای کەمال بۆ جارێکی تر هاوپەیمانی ئۆپۆزیسیۆنیان تێکشکاند و ئاهەنگی قۆناغی 100 ساڵەی دووەمی کۆماری تورکیایان گێڕا. هاوکات لەگەڵ قەیرانی ئابووری جیهانی دوای پەتای کۆرۆنا کە بە شێوەیەکی بەرچاو کاریگەریان لەسەر دراوی تورکیا و ڕێژەی هەڵاوسان لە وڵاتەدا هەبوو، ئۆپۆزیسیۆن بە کارکردن لەسەر ئەو دۆسیەیە و بوونی ملیۆنان پەنابەری سووری و دوجار بە سیاسیکردنی ئازارەکانی بوومەلەرزە لێدراوانی ئەو وڵاتە هاوکات لەگەڵ هێرشێکی بەرفراوانی میدیای خۆر ئاوا لە دژی ئەوەی ناویان لێ نابوو دیکتاتۆریەتی ئەردۆغان و مەترسیەکانی بەردەوامبوونی. کامپینێکی گەورەیان لە دژی پارتی داد و گەشەپێدان و ئەردۆغان دەست پێ کرد. بەڵام سەرکەوتنی گەورەی ئاک پارتی و ئەردۆغان جارێکی تر ئۆپۆزیسیۆن و پشتیوانەکانی غافڵگیر کردەوە، چونکە ئۆپۆزیسیۆن لە خوێندنەوەیان بۆ دۆخەکە دڵنیا بوون لە سەرکەوتن، بە تایبەتی ئەمریکا و یەکێتی ئەوروپایان لە پشتی خۆیانەوە دەبینیەوە. ململانەی بەردەوامی پارتی کرێکارانی کوردستان و بزوتنەوەی خزمەتی فەتحوڵڵا گولەن و هەڵوەرینی کادیرانی باڵای وەکو عەلی بابەجان و داودۆغڵۆ و عەبدوڵڵا گول و چەندانی تر گوڕێکی دیکەی بە کەمپینەکان بەخشی بوو. ئەوە جگە لە لەدایکبوونی بەرێکی گەورەی لاوان کە ئاگاداری دەستکەوتە مێژوویەکانی ئەردۆغان نەبوون، ملیۆنان نەیاریش لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بوونە جەنگاوەری کەمپینەکە. جگە لەوانەش ئۆپۆزیسیۆن بە بەرزکردنەوەی دروشمی پشتیوانی لە هاوڕەگەزخوازان و دژایەتی دامەزراوەی ئاینی وڵات و پاکسازی سوپا لە ئیسلامیەکان وا تێگەشت بوون بە گرێدانی بەرنامەکانیان لەگەڵ خواستەکانی خۆرئاوادا دەتوانن دەسەڵاتی 20 ساڵەی ئەردۆغان و پارتەکەی کۆتایی پێبێنن. بەڵام ئەوان دروشمەکانیان لە چوارچەوی وتار تێنەپەڕی بوون. لە کاتێکدا گوتارەکانی ئەردۆغان و پارتەکەی لەسەر گۆڕەپانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی وڵات و پێگەی نێودەوڵەتی تورکیا گۆڕانکاری ڕیشەیی دروست کردووە. لە ڕووی کەسایەتیەوە ئەردۆغان وەکو کارێزمایەکی نیشتیمانی دەرکەوتووە، لە کاتێکدا کلجدارۆغڵۆ لە گشت هەڵبژاردنەکانی پێشوودا بەرامبەر ئاکپارتی و سەرکردەکەی شکستی خواردبوو کە بەر لە هەڵبژاردنەکە هەریەکە لە محەڕەم ئینجە و میڕاڵ ئاکشنار دژایەتی کاندیدکردنی بوون کە دەرکەوت کەسایەتیەکەی بێهێزترە لەوەی هیوای لەسەر هەڵچندرێت. ئەردۆغان بە بیناکردنەوەی تورکیای نوێ لە ڕووی سیاسی و ئابووری و سەربازی و پێگەی دیپلۆماسی سربەخۆ و زیندووکردنەوەی شوناسی شارستانی وڵاتەوە سەرکەوتوو بوو لەوەی لە دڵی دەنگدەرانی وڵاتەکەیدا بمێنێتەوە بە پێچەوانەی بۆچوونەکانەوە زیاتر لە 5 ملیۆن لە لاوان دەنگیان بە بەرنامە و بەڵێنەکانی داوە. نەیارانی لەوەدا بە هەڵەدا چوون وەڵامی گێڕانەوەی ئایاسۆفیا بۆ مزگەوت بە بەرزکردنەوەی ئاڵای هاوڕەگەزخوازان بدەنەوە و لە بەرامبەری نوێژەکانی ئەردۆغان لە سوڵتان ئەیوب بچنە سەر مەزاری ئەتاتورک کە دەنگدەری پارێزگاری ئەو وڵاتە لە ماناو ئاماژەکانی ئەو دوو ئاراستەیە باش تێدەگات. دیار بوو ئەم جارەش ئۆپۆزیسیۆن لەوە تێنەگەیشت بوون.